وا لە تۆ کات هیچ ئومێدێک نەبێت لەوەی کە بەم زوانە حکوومەت هەرێمی کوردستان و ناوەند دەستکەنەوە بە گفتوگۆکان بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە داراییە پاشان قەیرانە سیاسیەکان چارەسەر بکەن. بەڵێ ئێمە وەکو وتمان کە ئێمە نە لە ڕووی سیاسیەوە ئێستا لە نقطەیەکی هێزین و نە لە ڕووی ئابووریشەوە لە نقطەیەکی هێزین و نە حکوومەتی هەرێمیش ئامادەیە پابەندی تەواو بێت بە ئەو داواکاریانەی کە حکوومەتی عێراقی ئەیکات و نە حکوومەتی عێراقیش ئامادەیە کە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ بەو شێوەی کە لە دەستورا هەیە یاخود کەمی نەکاتەوە. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بە خاڵە کرد کە لە پرسیاری ڕۆژنامەنووسێکدا کە وتی ئێمە کارتی فشار نابێ هیچ لایەکمان بەکاری بێنین. ئەمە لە سیاست و کاری ڕامیاریدا کارتی فشار بەکار ناهێنرێت و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆەوە کرد. بەڵێ ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێم داوای لەوە کرد کە بەڕێز عەبادی وتی سەرۆکوەزیرانی هەموو عێراقا نەک سەرۆکوەزیرانی تەنها بەشێک ئەو سەرۆکوەزیرانی هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە و ئەبێ ئێمە بەڕێز عەبادی ئاگدارەکەنەوە کە ئەو سەرۆکی حیزبێک نییە. بەڵام ئێمە ئەتوانین هەمان پرسیار لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش یاخود سەرۆکی هەرێمی کوردستانیش ئەو کاتە ئەبوایە ئەو پرسیاریان لە خۆیان بکردایە ئەوانیش سەرۆکی هەموو هەرێمی کوردستان بوون سەرۆکی حیزب نەبوون بۆ ئەو هەموو جیاوازیە بۆ ئەو هەموو ناشەفافیە بۆ ئەو هەموو وێرانکاری وڵاتیان دروست کرد بۆ فەرمانبەران و مۆزەفین و مامۆسایانیان بەم دەردەی ئێستا برد یاخود وڵاتیان تووشی ئەم قەیرانەی ئێستا کرد. زۆر باشە ماوەسا شێرزاد پێت وانییە عەبادی بە دیاریکراوی و حکوومەتی عێراق سزای هەرێمی کوردستان نادەن لە بەرامبەرەوەی کە لە ڕابردوودا هەرێمی کوردستان زۆر بە سەربەرزی و باسی لە داهاتی سربەخۆی هەرێمی کوردستانە کرد پێت وانییە لە ئێستادا ئەو سزایە بدات؟ بەڵێ کاتێک لە دوای ئێمە گەر سەیری مێژووی دوای پرۆسەی سیاسی بکەین ئەو کاتێک کە عەرەبەکان لایەنە سیاسی عەرەبیەکان بە شیعە و بە سونەوە ماڵێکی داڕژاو بوون بەڵام کورد هات بە حکمی ئەوەی کە ئەوان لە ساڵی نەوەتەکانەوە ئیداریەکان بەڕێوە بردو ئەگەر هەرچەنە دوو ئیداریش بووێ ئەوان هاتن ئیدارێکی بەهێزیان لە شاری بەغایە دروست کرد و لە دەستورە ئەوەی لە قازانجی کووردا بوو بەشێکی زۆر لەوەی لە قازانجی کووردا بوو لە دەستورە چەسپێنرا تا گەیشتە ئەوەی کە کورد هێزێکی بەو جۆری هەبوو یعنی ئەگەر ئەو دەسەڵاتانەی هەرێمی کوردستان لە پێش ریفراندۆمە ئەگەر سیرکەی زۆر جیاوازترە کە لەوەی لە دەستورە هاتووە و پاشان هەرێمی کوردستان یەکلایەنانە بڕیاریدا کە نەوت سربەخۆ بفرۆشێت داهاتی سربەخۆی هەبێت. بەڵام ئەمڕۆ لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی بەهێز بووە شەڕی داعشی تەواو کرد کۆتایی پێهێنا و عێراقێکی یەکگرتووی دروست کرد ئەمڕۆ وردە وابزانم کاتی ئەو هاتووە کە فشار دروست دەکات و تۆڵەی خۆی ئەستێنێتەوە. پێت وایە ئەو ڕێژەی لە سەدا 12.67 لە پرۆژە بودجەکەیە ئاماژەی پێکراوە بۆ هەرێمی کوردستان بەشی بودجە و موچەی هەرێمی کوردستان ناکات؟ من دڵنیام کە ئەو ڕێژەیە زۆر کەمە کەم کراوەتەوە ئەگەر بەشی خەرجەکانی هەرێمی کوردستانیش کات بەشی موچەی فەرمانبەرانیش کات بەڵام بەشی ئەوە ناکات کە ئێمە پرۆژە ئیسیسماریەکانی وڵاتی پێبەرەوە پێشەوە بەرین. بەڵام بەپێی چەند زانیاریەک 3 ساڵ لە ساڵەکانی 2010 تا 2013 لە ڕێژەی لە سەدا 10 هاتووە بۆ هەرێمی کوردستان ینی بۆ بەشی کردو ئەو ساڵانە. بەڵێ ئەگەر ئەو کاتەش وەک باس ئەکرێت کە ڕێژەکە کەمتر لە سەدا 17 دراوە بەڵام ئەو کاتە حکوومەتی هەرێم ئەو ئیستحقاقە داراییانی کە لەسەری بووە ئیستحقاقی دارایی لەسەر نەبووە پاشان قەرزاری فەرمانبەران نەبووە ئێستا حکوومەتی هەرێم چۆن ئەتوانێت بەو لە سەدا 12 چەندین ملیاری هەر بۆ نمونە قەرزی پاشەکەوتی فەرمانبەران باتەوە. ینی تۆ پێت وایە بەم زوانە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی دانەوەی قەرزەکانی فەرمانبەرانی خۆی هەبێت؟ من هیچ ئومێدێک لە حکوومەتی هەرێمە بەدی ناکەم من پێم باشترین ڕێگە ئەوەیە کە حکوومەتی هەرێم وەکو سەرۆکایەتی هەرێم چۆن وازی هێنا حکوومەتی هەرێمیشدان بە شکستی خۆیان بنێ خەڵکێکی تر بێنە پێشەوە حکوومەتێکی نیشتیمانی دروستکەن چونکە حکوومەتێکی نیشتیمانی ئەتوانێت بە بەرنامەیەکی تازەوە گفتوگۆی خۆی دەست پێ بکات لەگەڵ حکوومەتی عێراقیە
بەڵام ئەم حکومەتی کە ئێستا هەیە حکومەتی نەچیروان بەرزانی ئەو تەنها لە هەوڵی ئەوەیە چۆن خۆی خۆشەویست کاتۆ لای حکومەتی عراقی کەواتە زۆر بە دڵنیاییەوە بەردەوام تەنەزولی تریش ئەکەن کە لەسەر مافەکانی گەلی کوردیش ئەکەوێت کەواتە ئەگەر ئێمە بێ و سێرێکی مێژوو بکەین ئەگەر سێری 24 نۆ بکەین لەو کاتێک کە هەموو جیهان ئەپاڕانەوە کە داوایان ئەکرد ڕیفراندۆم دوا بخرێت بە دۆستەکانەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و بۆ شوێ کەواتە کورد پێویستی بەوەیە 50 بۆ 6 ساڵی تر خەباتکە تا ئەگاتەوە ئەو نقطەی کە لە 24 نوێتیا بووە. زۆر باش ئەگەر بەغدا ڕێنەکەوت لەسەر ئەو داواکاریانەی کە حکوومەت یاریمی کوردستان هەیەی ینی ڕەوشی ئابووری لە یاریمی کوردستان چی بەسەر دێوە کێشەی پێنەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی بەسەر لە کاتێکدا زۆرێک لە سەرچاوی داهاتی هەرێمی کوردستانیش ڕادستی بەغدا کراوەتەوە هیچ ئایندێکی گەشت لە ئایندێکی نزیکدا هەیە بۆی کە موچەی فەرمانبەران چ لە بەغداوە چه هەرێمی کوردستان مشوری پەیداکردنی بخوات ئێمە ئەگەر سیرکن لە ماوەکانی پێشووە ڕۆژانە بەلایانی کەمەوە 650,000 بەرمیل نەود ئەفرۆشرا ئاواش چارەکە موچەیەکی پێنادرا ئێستا لەم کاتەیە ئەگەر ئەو نەوتەشی بەدەستەوە نەماوە ئەو سەرچاوە داهاتە و تەنان سەرچاو گومریەکانیشی بەدەستەوە نەماوە ئێستا لەم کاتەیە ئەگەر لەگەڵ حکوومەتی عراقیشان نەکەونە ڕێکەوتنێک و حکوومەتی عراقی بودجەی هەرێمی کوردستان نەنێرێ ئێستا لەم کاتەیە حاڵی حاضر بارودۆخی فەرمانبەران بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان زۆر خراپە کەواتە زۆر بەرەو خراپتریش ئەڕۆ بەرەو شەپەرزەتریش ئەڕوات. سەبارەت بە گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا کە گرێبەستێکی 50 ساڵیە هەروەها لەگەڵ کۆمپانیا رووسیەکاندا ینی بەڕای بەڕێستان وەکو ئابووری ناسێک کە هەرێمی کوردستان لەوەی کە داهاتەکانی تەسلیم بە بەغدا بکاتەوە ناکەوێتە ژێر قەرزێکی زۆرترەوە؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە زیاد لە 600,000 بەرمیلی نەوت ئەفرۆشت ئاوەش قەرزار بوو نەی ئەتوانی قەرزەکان باتەوە ئێستا لە کاتێکا کە هەموو بیرەنەوتەکانی لێوەرگیرێتەوە سەرچاوی داهاتی گومریەکانی لێوەرگیرێتەوە بە دڵنیاییەوە ئەو قەرزانەی بۆ نادرێتەوە بەڵام حکوومەتی عراقی ئەگەر سیر بکات و بەپێی دەستور کار بکات بەپێی ئەو دەستورەی کەوا تورکیاش و رووسیاش کە ئێستا ئەڵێ نەبێ حکوومەتی هەرێم پابند بێ بە دەستوری عێراقەوە کەواتە لە دەستوری عێراقا ئابووری سربەخۆی تیانە دەبێت داهات هەر هەمووی بچێتەوە بۆ ناوەند لە ناوەندەوە ئەو داهاتە سەر لە نوێ دابشکرێتەوە بەسەر هەموو عێراقا کەواتە حکوومەتی عێراقی بەپێی دەستوری خۆی ڕەنگە بتوانێت ئەو گرێبەستانە هەڵوەشێنێتەوە. بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسا شێرزان نووری ماوەسای زانکۆ و ئابووری ناس لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە وەڵامی پرسیارەکان دام و زۆر سپاس.